سورەی خانم لە هەڵبژاردنەکانی ترمی نێوەڕاستی سەرۆکایەتەکەی سەرۆک ترامپی ئەمساڵ ژنانێکی زۆر بە ڕێژەیەکی یەکجار زۆر لەم هەڵبژاردنە بەشداریان کرد. دەکرێت بزانین هۆیەکەی چییە و چینەوە فاکتەرانە؟ بەڵێ سڵاو لە خۆتان و لە بینەرە بەڕێزەکانتان. ڕاستە کاک جانی، ڕێژەی بەشداری ژنان لە هەڵبژاردنەکانی نێوەڕاست لە ئەمریکا زۆر لەسەرەوە بوو. ئەم هەم وەک هەڵبژاررا و کەسانی خۆیان هەڵبژاردرا و کەسانی کشکە بەشداریان کرد بۆ هەڵبژاردنی ژنان. ئەوەش هۆکارێکی زۆری بوو. یەکێ لەوانە ئەوە بوو کە 2 ساڵی ڕابردوو بۆ ژنان 2 ساڵێکی ئازمایشی باش بوو بۆ ئەوەی کە ژنان نایانەوێ دەستکەوتەکانیان کە و دەستیان کەوتووە لە 100 ساڵی ڕابردووە یا لە دەهەی ڕابردووە لە دەستی بن. ئەمە گفتمانێکی زۆرە لە ناو ژنانە کە مەترسیەکی زۆر هەیە لەسەر ئەو بیر و بڕواکە ژنان لەوانەیە کە ئەو داخوازیە بەهۆی ئەوەی کە سەرۆکۆمار تا حدێ بە ڕەگەزخوازی جنسیەتی ئەناسن، لەوە مەترسیەوەیان هەیە کە ئەو دەستکەوتانیان لە دەست بن. و شتایەکی تری زۆریش بەشدارە لەوەیە ئەوەیە کە ژنان بە دوای ئەوەن کە مافی جەستەی سەربەستی جەستەی خۆیان بەدەست بێنن و چون ئەوە خراوەتە شاڵاوی فشاری سەر و کۆمار ئەوانیانەوێ هەر چۆنەکە بۆ ئەوە تا ئەتوانن ئیشکەن. و هەروەها زۆر لە گروه و ئەوانی وا ئیشەکەن بۆ مەسلەی ژنان هاتن لەسەر ئەمە کاریان کرد کە ژنان بە ڕێژەیەکی زۆر بەشدار بن لەم هەڵبژاردنانە. ئەمە یەکەمین جارە فەرەتر لە 100 ژن بۆ ئەنجومەنی نوێنێران بەشداری بکەن. دەبەتی گوایە پەیوەندی بە بۆنی خۆی سەرۆک ترامپەوە هەیە. خوێندنەوەی وە چییە؟ بەڵێ ئەمە ڕاستە، کاروانێک لە ژنان ئامادەن لە مانگی ژانویە بەرەو کۆشکی سپی بڕۆن. ئەمەش تۆزێ ترس لە ترامپە بەدەست دێنێ بەهۆی ئەوەی کە هەروە کە ئەزانن لە ئەمە سێومین ساڵەکە بزوتنەوەی بەناوی وومەن مارچ و هەروەها میتوو دەستی پێکردووە بۆ ئەوەی کە بۆ ئاگداری زیاتری ژنان لەسەر زۆر لە ئەو مافانەی کە هەیەیانە و ئەشە ڕایگرن و یا ئەشە بەدەستی زیاتری بەدەست بێنن. زۆر لە ژنان تا 26% زیاتری ژنان بە دموکراتەکان ڕەیاندا و سەعیان کرد کە تا ئەتوانن ژنان بەرەو ئەنجومەنی نوێنەران بڕۆن. 84 ژنمان بوو کە لە ئەنجومەنی نوێنەران ئەبوون، بەڵام ئیستە زیاتر لە 100 ژن ئەبن، یانی لە مانگی ژانویە زیاتر لە 100 ژن خەریکن بەرەو کۆشکی سپیەڕۆن. و ئەمە چون ئاماژە بۆ بکەم کە کۆنگرەی ئەمریکا بریتە لە دوو بەشێکە ئەنجومەنی نوێنەرانێکی سنەتە. جا لەوە 535 کەس لە کۆنگرەی ئەمریکان کە 435 یان ئەمە ئەنجومەنی نوێنەرانن کە لەوانە فقط 100 دانیان خەریکن ژن ئەڕوات بۆ ئەبێ بە ئەندام کە بازم ئیشتا ناتوانم بڵێم کە ژنان ڕێژەیەکی زۆر گەورەیان هەیە بەنسبەت، بەڵام بە نسبەتی ساڵە پێشوەکان ڕێژەیەکی زۆر باشیان هەیە. دکتۆر سورەیا، وەکو دەوترێ ژنان لەم هەڵبژاردنەدا مێژوویان دروست کرد، بەڵام زۆری ئەو ژنانەی کە لەم هەڵبژاردنە بردیانەوە دیموکراتەکانن تا کۆماریەکان. بۆ ئەو جۆرە جیاوازیە؟ ئەمە فقط لەم هەڵبژاردنانیانە بۆ لە زیاتری هەڵبژاردنەکانە گەرەوە تمشای ڕقم و ئامارەکان بکەن، زیاتری ژن هەیە کە لە ناو بەشدارە بن بۆ ئەوەی کە لە سیاسەتا بن ژنانی دموکراتن و نە کۆماریەکان، بەهۆی بیر و بڕوایەکی سەرەکی کە دموکراتەکان و کۆماریەکان هیانێ و جیاوازیە کە لە بینی ئەو بیر و بڕوا هەیە. و ئەم جاریش هەروە کە ئیشارەم پێکرد جنبشی و بزوتنەوەی میتوو و هەروەها وومەن مارچ و تەواوی ئەو ژنانی ترسیان لەوە بکە دەستکەوتیەکانیان لە دەستبن ژنانیان هاندا و زۆرینەی ئەو ژنانەوە پێشووتر بە ترامپ و بە کەسانێکە لەگەڵ کۆماریەکان بوون ڕایانەدا ئێستا هاتنە ئەوەی کە زیاتر لە 21% هاتنە ناو ئەوەی کە بە دموکراتەکان ڕایبن. هەر بۆ بۆنەوە زیاتری ژن هەیە کە ئێستا ئەچنە ناو ئەنجومەنی نوێنەران دموکراتەکانن. لەم هەڵبژاردنە بۆ یەکەمین جار گەنجترین ژن کە تەنها تەمەنی 29 ساڵە بردێەوە، هەروەها لاتینەکان چ لە نیویۆرک چ لە تێکساس هۆمۆسەکشواڵەکان بگرە کەسانێک لە نەتەوەکانی تر
چ لە ڕێی ڕەنگەوە چ لە ڕۆی ئاینەوە بردیانەوە و بگرە LGPەکان ئەم جۆرە کەسانە دەتوانن چ جۆرە کاریگەن هەبی لە ئایندەدا چ لەسەر داڕشتنەوەی یاساکان و یاخود هەڵبژاردنەکانی ئایندەدا چ بوو ئەنجومەنەکانی نوێنەران و سنات یان بوو سەرۆکایەتی؟ بەڵێ ئەم هەڵبژاردنە پایەیەکی زۆر مهم و گرنگە بۆ ئەوەی کە لە 2 ساڵی داهاتووە کە هەڵبژاردنێکی تر بۆ سەرۆکۆمار پێکدێت بتوانن هەر کام لەلایەنەکان بتوانن لەو هەڵبژاردنەیە پیرۆزی بەدەست بێنن. هەر کام لەوانە کە ناوتان بن لە LGBTەکان لە ژنانی ئەقەلیەتەکان لە ژنانی ڕەنگین پێست کە زۆریان لە تگزاس کە کەس بڕوای ناکە ڕۆشنە سەرۆ لەو ژنانەی وا لاتینۆ بوون ئەو ژنەوە مسلمان بوون 4-5 ژنی ئێرانی کەسانێکە توانیان بڕۆنە ناو بیبەنۆ لەم هەڵبژاردنانە ئەوانە گشتیان ئەتوانن لە دروستکردنی یاسایە لە ئەوەی کە کارگەریان بێ لەوەی کە چی یاسایە بۆ ئەوەی کە بۆ پەنابەرەکان توانن پێک بێنن یا ئەوەی کە بۆ ژنان یا بۆ دەستکەوتایەکە ژنان بوویانە یا بۆ دەستکەوتایەکە LGBTەکان بوویانە یا بەشداری LGBT و ژنەکان لەناو ئارمی و لەناو ئەرتش و ئەو جۆرەشتانەیە گشتی ئەوانە ئەتوانێ کارگەریەکی زۆری بێت چون ئەگەر هەر کام لەوانە لە ناو ئەنجومەنی نوێنەرانانە بن یا لە ناو سنەتانە بن بە لەکوێ ئەتوانن دەنگی خۆیان بە شکڵێکی ڕەسپی بە دەوڵەت ڕاگەن و بتوانن یاسایەک بگۆڕن یا لەسەر یاسایەکە ئەسەریان بێت. دکتۆر سورەیا فەلاح لێکۆڵەر و چالاک لە بواری ژنان زۆر سپاس. سپاس لێوە.